من برامە من بەخۆم ئامر لیوای خانە نشینم ئەمیش برامە کۆمەڵی خەڵک لە قەمچوخە کۆبوونەوە لەگەڵ کۆمەڵی برادر چون پیان بڕێن بڕۆن لەوێ تووشێ و حادیسە بووە هیوادارین بۆ پیشاندەریسانە لە قەمچوخەوە بەرەو دوکان بێت نەحل لە قەمچوخە ڕێیان گرتووە لە ڕێکی قەمچوخە لە دەستەکە پەڕێ و ڕێیان گرتووە ئەمانەش چوون مجموعەیەک پێشوەرگە چون پیان بڵین کاکە جادەکە بەردن لەوێ ئەم حادیسە ڕووی داوە ئەنجا ئێمە داواکارین لە خۆپیشاندەران ئەمە دووە حادیسە بێ ئەمە کۆتایی بێ ئێمە لە 76ەوە تەسخێ دەدەین بۆ میلەتە بۆ وڵاتە ئەمە پێشوەرگەی لە 84ەوە دەیان لە دەیان نەبەرد و شەڕی دەعشاشەین نەبووە دەی لەگەڵ منداڵێکە نازانی کێ کۆمەڵێ خەڵکی دژی ئەم میلەتە دژی ئەم وڵاتە نازانین چێن داوای چیەکەن کۆمەڵی خەڵک خۆیان خزاندەتەوە ناو خۆپیشانداری مستەقەکان تووشی حادیسە ئەوە ڕوودەدا ڕووداوەکە چۆن ڕووداوە ڕووداوەکە ئەوە ڕوویداوە ئەمانەگە چوونە ئەوێ حادیسەکە لەوێ جادەکان چۆڵ نەکرد ڕووداوە بەردیان هاویشتووە بەردی بەرخەوتەوە دەڵێن بەردێک بەردڵی کەوتووە بۆی گاینە حەکمەن بەردێک بەردڵی کەوتووی گاین لەدەستاوە هیوادارین ئەمە دوا کۆتایی بێ و ئەم هەواڵانەی خۆپیشاندانیش ئەکەن خۆپیشاندانی هێمنانە بکەن بۆی حادیسە ئەوەی لێڕوونەکەەوە کەس خەسارەومەند نەبێت